سڵاوتان لێبێ بەڕێزان لەگەڵ هاتنی وەرزی سەرماوسۆڵەیە قەدیمانی خۆمان هەمیشە باز لەوەکەن کە کۆمەڵی خواردنی کوردەواری هەیە کاتی خۆی خەڵک بەکارهێناوە هەندێک جار بۆ چارەسەری نەخۆشی بەکارهێناناوە من دەمێ بەنامەم جارە لەسەر ئەو خواردنە قەدیمە کوردەواریانە بکەم بزانم لەسەر خواردنی ئەو کاتە لەگەڵ ئێستا تا چەند گۆڕاوە تا چەند ئێستا ئەو خواردانە ئێستا لە سروشتی خۆیان دەرچوون بۆچی زۆر جار دەبینین خەڵکی خۆمان ئاین زۆربەی نەخۆشە هەموو هەر کەسێک بدوێنی بە دەست کۆمەڵێک نەخۆشیەوە ئەناڵێنێ دەمێت لەسەر ئەم خواردنە کوردەواریانە بە تایبەت خواردنی وەرزی سەرماوسۆڵە قسە لەگەڵ هاوڵاتیانە بکەم ئێوەش بینەری وەڵامەکانیان بن فەرموو. خواردنی ئێستا جیاوازی هەیە لەگەڵینی کاتی خۆی جارە زۆریش ئەو تام و لەزەتەی لە خواردنی ئەو سایە بوو ئێستا هەر نییە هیچ خواردی تام و لەزەتی جارانی نەماوە چونکە عەقڵ هەمووی گۆڕاوە جاران تەبیعی ویسە هەمووی کیمیاییە ئەوسا شتەکان هەمی کوردەواری خۆمان بوو هەمی وڵاتی خۆمان ئێستا هەمی تۆ ڕۆنێکە بۆیە کەس نازانین لەکوێ خواردنەکە نازانین لەکوێ هەر کاتی خۆی ئەو زەمانە کە خەڵک لە لادیەکان بووە هەر نەخۆش نەبوو دکتۆر نەبوو تا نەخۆش بێ خراپی نەخوارد خراپی نەخوا هەمی سروشتی بوو شتەکە مەگەرسی ژنێکی بڵێن بە تەمەنی زوو ئەو ئیشانە بکەن ژنی گەنجی ئێستا هیچی نایکات کە ئەو نەخۆشانەی کە ئێستا هەیە ئەوسا هەر نەبووە. کاتی خۆی کە وەرزی زستان بارانبارینە هەندێک خواردنی کوردەواری تایبەت بوون ئەو خواردانم بۆ ئێستا و تام و لەزەتەی جارانی نەماوە کورکاک هەمووی کیمیاییە برای بەڕێزم جاران تەبیعی ویسە هەمووی کیمیاییە ئێستا پشتی تری تێکەڵ کراوە هەمووی کیمیاییە تۆ تەماتە بکڕە بیخەرە سەلاجەکە هەر تەماتەکە تازە لێ یەکەی تۆ بیخەرە سەلاجەکە بزان دوای 2 ساعت دەڕزەیانە ئێستا بۆ نمونەتی هاچیەکەکری خۆ تۆ ناخەڵکی سەکرد ناوێرە میوە بکرێ بە زۆری ترێ و هەنار نەبێت هەمووی بۆوە کیمیایی وڵاتی ترەیە کورە کیمیاییەکە هی وڵاتی ترە نانەوەڵا هەناروشتەکەی خۆمان ئەگەر کیمیایی تێنەکەن عیبی نییە تەماتەش بەس ئێستا تۆوەکو بیرت بێت کە کاتی خۆی وەرزی سەرماوسۆڵە بارانبارینەها چیان لێ ناوەکو خوارد ترخێ نەبوو دۆی نەبوو خواردنەکەت بڵێن ئەگەرێکێ دەسەڵاتی و بێت قەل و قاز بوو تام و لەزەتی هەبوو ئەگەر کیمیایی نەبوو جایسە هەمووی کیمیایی ئەمە من نەخۆشی چییە؟ من بیستومە لە کەسوکاری خۆم ئەڵێن کاتی خۆی خواردانە حتا بۆ چارەسەری نەخۆشیش بەکارێنن بە ئاخر جاران کە برای بەڕێزم کیمیایی تێ نەئەکرا تۆ ئیسە بینیوتە جاران کێ بینیوێتی حیوان ڕێخنەی مریشکی بەنێ ئێستا تۆ گۆشت دەست دەدا لە گۆشتەوە یا گۆشت ئەخوارد تا ساعتێ 2 ساعت هەر بۆ نوێ لێ ئەهات سەبرۆ حیوان لە شوێن کارێکیان لە تەکردبوونەکە بۆنەوە چەندێک ئەڕۆی بابەجان ئیسە هەمووی کیمیاییە هەمووی تۆچی خواردنە خۆی گۆشتە کڕی جارە تۆ چۆ لای مریشکۆ کە پاکیەکەن بزانە بۆگەنی ئەو کوژەیانە حیوان ئەو بۆنە گۆشتە خۆشەی جاران کواماوە بابە بۆ نمونە مریش وەکوە بینین بە مودەیەکی زۆر تاوەکو مریشێک پەروەردەوە بە کەڵکی سەربڕینەها ئێستا بە مودەیەکی کەم یەکسەر مریشکەکە ئامادەوە سەر جانە مریشی گیای ئەخوار گەنمی ئەخوار شتی ئەخوار بیسە ئەچن شتی کیمیایی ئەدەنێ براکەم کابرا ئەچێ مریشک فەرموو تۆ بڕۆ تۆ نەچووی بۆ سعودیە مریشکێکیانە دای تێ مریشکێک دەدەنێت کیلۆ و ڕوعێ زیاتر نییە چەندێ تامی خۆشە چەندێ سروشتیە بەدی لە حکومت هەیە لێ حکوم هەیە لێرە مریشکێک 4 کیلۆ 5 کیلۆ ڕوا بەڕێیاکەی بەم دیریە هەونەیە کیمیاییە دەنێ بەس کابرا استیفادەی دەستکەوێتە چاوی نیە لەوە خەڵک نەخۆشەکەوێ نەخۆش ناکەوێت خەڵک لەبەرەوەکو تۆڵی دوورکەوتۆ لەو شتە سروشتیانە هەمووی لە نەخۆشخانەکان پڕە لە نەخۆش هەمووی نەخۆشی هی ئەم نەخۆشی خراپە کە دروست بووە بڕۆ ڕۆژانە لێ لە خەسخانە هیواسی 40 کەس داخلی خەسەخانە بێت سەرەتان هیچیە زۆر دەگمەن و کەسێ بڵێن سەرەتان نەبوو جاران لە دەیەکی ژان نەبوو مەگەر لە دەیەکە جارەگەر نەخۆشە شتێوانان نەبوو کاکی برا بۆ نمونە سەروپێی جاران وێستا ئەوش تامی گۆڕا کاکی برا سەروپێژە حیوانەکە کیمیایەکە ناخوا هەر حیوانەکە ڕیخنەی نادەنێ ئەویش هەر هیچ شتێکی سروشتی نەماوە هیچ شتێک ئەگەر بەس بە ڕووماوە سروشتی شکڵەکەی دەرەوەی سروشتی شکڵەکەی دەرەوەی ناوە پێکاتە و گۆشت و تامەکەی هەمووی گۆڕیان ئێستا تۆ نەوەڵا تۆ بچۆ لای حیوانێک ئەوە کە بەدەمی خۆی ئەلەوەڕێ بڵێن
گۆشتەکەی بخۆ بزانە تا هەفتەیەکیش بۆ نەکەی دەمێنێ یانە ئێستا کابرا حیوان دابەستە ئەکا و ئەنواع شتی ئەداتێ پەروەردەی شەوێ و خانە و گۆشتەکە دروست تەبیعی هەر پەروەردەی ئینسانیش ئیسە وەکو جاران وایە هەر ئینسانەکەش ئەولادەکەی خۆمان تۆ ئەولادی ئێستا وەکو جاران دەرەچێ هەن نەگات تۆ مریشک و حیوان و ئەوشتانە تۆ هەر ئینسانەکەش وەکو پەرجاران ئافرەت کە ئاوی ئەخواردۆ لە لای کوڕەکە و باوکەکەی و دایکەکەی خۆیان ڕوویە کرد بە و لا ڕووی نەئەهات ئێستا بە بیجامەیەک و ئەگەرەی لە پاڵتا دانیشێت تۆ هەر ڕوو نایە یعنی حیشتێک وەکو خۆی نەما حیشتێک هەموو سەردەمی شتەکانە گۆڕێن ئەینا خۆی زمانێک هەبوو ئەم هەموو خواردنێک کە ئێستا هەیە ئەوسا نەبوو ماسەل ترخێنە بوو شۆربای ساوەر بوو نسکێنە بوو ئەم بابەتانە بوون کەشک و ئەو خواردنانە چۆن دروستیانە کرد خەڵک ئەو خواردنە شێلم لە شێرم دروستەکە شێلمی لەگەر شێرم و گەنم و برۆژ پیاڵن برۆشتان ئەیان کردە سەتڵەوە و پێ ئەگەی دوایە ئەخە سەر نانەشانە ئەبوو بە ترخێنە یعنی پارچە پارچیانە کرد ئەنجا دوای ئەوە بشکیانە کردەوە لە دەستانیان خوارد لە سەرباندایان تاوشکە بوو بەڵێ بەڵێ ئەو شتە سروشتیانە بۆ ئێستا نەماوە وەڵاهیتە خۆ هەیە سەرشکەم بە زۆر نییە کەم کەزەی خوا ئێستا بەرا تۆ ترخێنە بۆێن لە ماڵێ مای خۆی نایخۆن نازانین تاوەکەی زۆرە ئێوە پێتان خۆش بۆ خواردن خۆی ئەو سەردەمە هەروە بوو بە سەردەمەکان گۆڕا ئەناڵاسە زروفێکم بەفکرێ جەژن ناو جەژن برزمانە دی هەر ساوەر و ترخێنە و شۆربا بوو بۆ نمونە لە حیوانە گۆشتی حیوان جاران لەگەڵ ئێستا فەرقیە ئەو گۆشتەی کە ئێستا حیوانە بە دەمی خۆی لەوەڕێ هەروەکو زۆر وایە بەس ئەم حیوانی کە ئێستا دائەبەستێ و مەسەن بە کیمیایی پێگە ئەو تامی نییە خۆش نییە حیوانی دابەستەمە ئەوەی کە بە خواردنێکی هێنێ گۆشتەکەی لەزەتی نییە هەستی پێەکەی حیوانێ گۆشتەکەی سروشتی بێیان ئەگەر ئەگەست و مەسە تۆسی لەو دەشتا کابرا بۆ کیۆ بەخێوی کردو ئەوە سروشتیە بەس ئەمەی کە لە مەیانەکەی ئەیفرۆشێ هەمووی دابەستێ ماڵێ گۆشتی دابەستە تامی ناخۆشترە بڵێ ئەگەر بە نەوع خواردنەکەی گەر خواردی باشی بێنێ فەرق ناکە بەس ئەگەر خواردنەکەی مەسەن بۆ ئەوەی کە قڵەو بێت و دەرمانی تێگەن هەتا هەیە ئەم نۆبانەکە قڵەو بن هەمووی دەرزیان لێن ئەگەر ئەو حیوانە لە بەروبوومی ئەو خاکە خۆی بخوا ئەوە سروشتیە ئەوە سروشتیە بەس ئەگەر مەوادی کیمیاوشتی بۆ تێکەڵکەنەوە سروشتی ناوەڵ ئەوە سروشتی نییە گۆشتەکەی علەفی شەروە آخر ئەرە فەرقی هەیە ناڵم ئەگەر مادەیەکی کیمیایی تێکن کەم گۆشتە قڵەو بێت تامی ناخۆش کاتە سەر و پێ تۆ هەر بۆ نمونە تەماشای خەیار و تەماتەیە کە لەژێر ئەم چەترانەیە دروستیەکەن زۆربەی هەر تامینە خەیارە خۆی ئەڵێ پرژنە قایمە تامی کاش دایە ئەنجا تەماتەکە عینیش ئەوە نییە ئەم شتە لە وەرزی خۆیان دروست نابێت لە وەرز سروشتەکانیش خۆ لە بەهار لە عینی بەهارەکە خەیار پێگە ئەو خەیارژێ کەبرەکان هەیە هەر تامی نییە سروشتی نییە ئەو شتەی سروشتی بێ بە لەزەتە خۆشە بۆ سیحەت باشە بەس ئەمانی کەوا بە دەرمان و شت پێگە تۆ بۆ نمونە بچتە بازار بتەوێ شتێکی سروشتی بکڕی بە چیا پێزانانی ئەبێت تامی بکەیان بە چۆ وڵاهیتە خۆی دیارە بەزێترە سزەمەشەکە ئەوی ژێر کەپرەکان تقریبن ڕەنی جیای لەگەڵ و سروشتەکەیە ئەوەی ژێر کەپرەکان بەیتەکان ڕەنیان جوانترە بەس تامەبوونیان تامیان نییە ئێستا مەسەن تەماتەی کوردی لەگەڵ و تەماتێکە لە ژێر کەپرەکانە پێگە چەندی فەرقە هەتوو فەرقی بێ ناکەی هەر لە بازارەکە دانراوە تەمات کوردی ترشترە خۆشە هەر تامی بە لەزەتە دوای ئەوە بۆ سیحەتی ئینسان باشە لە زستانە هەندێک خواردنی کوردەواریان دروستە کرد زۆر تایبەت بەڵێ ئێستا نەگۆڕاوە بەڵێ گۆڕاوە چی بەسەرات وەڵی گۆڕاوی خواردنەکەی ئیسا سروشتی نییە ئەوجا خواردن سروشتی بوو چیتان لێ نابۆ منە کاتی خۆی لە زستانە لە وەرزی سەرما و سۆڵەیە وەڵی هەر شتی کوردی ڕۆنی کوردی هەموو ئەو شتە بۆ نمونە برنجی کوردی بۆ نمونەوەکو تۆڵێ ڕۆنی کوردی ترخێنە سەروپی ئەمانیان دروستە بەڵێ ئەو شتانە بوو
ئێستا ئەوانە دروست بکرێ بخرێتە بەرز تامەکەی جاراندا بەڵێ ئەگەر دروستیکەی بڵێ تامەکەدا نەگۆڕاوە تام و لەزەتی کەلوپەلی ئێستا لە خۆی وایە ئەگەر دروستیکەیت بەزیچە دروستی ناکەن سن نەماوە تۆ حەزت لێ نییە با حەزم لێدی بەس خۆ نییە ناوەڵان نییە کەمە ئەڵێن بڕێک لەم شتانە ئێستا این وڵاتانی ترەی هێنن لەبەرەوە سروشتی نییە وەکوی خۆی بەس وەکو ئەوەی کە خۆت دروستیکەی وەکو زوو نەوەڵە ئەوە نییە ناوەڵان نییە باشە ئەو خواردنانەی جاران بۆ چارەسەریش بەکاریان هێنا ئەنی کەسێک بۆن من نەخۆش بووە ئەوە خواردنە نەبوو هەر کاتی خۆی ئەو زەمانە کە خەڵک لە لادیەکان بووە هەر نەخۆش نەبوو بۆ دکتۆر نەبوو تا نەخۆش بێت خراپی نەخوارد خراپی نەخوا هەمی سروشتی بوو شتەکە بەزیسا هەموو شتەکە خواردنەکە سروشتی نییە خەڵک نەخۆش هەمی وەکو بیرت بێ دایکت یانمەە و خێزانەکەت کاتی خۆی ئەو خواردنانتان دروستە کرد هەستەیە کرد لەگەڵ خواردنی بازارە فەرقی فەرقیە زۆر فەرقیە لەگەڵ خواردنی ئیسا خەڵک زیاتر بە تایبەتی گەنج لە بازار نانەخوا بە جاران خەڵک هەمووی لە ماڵەوە خۆی دروستێ بەڵێ ئەوجا خەڵک لە لادیەکان نبوو ئەوجا خەڵک شتی خۆی دروستە ئەخوارد بەدەستی خۆی شتەکەی بەرامە شتی ئەخوارد ڕۆنی دروستە کرد کەشکی دروستە کرد برنج خۆمانە بوو بەزیسە کەس نازانێت چییە خواردنی سروشتی نییە زەمی خەڵک نەخۆشە نەخۆشخانەکان پڕن خەڵک هەمووی بەدەست خواردنی ینی ناسروشتی ناسروشتی و هەمی کیسپایار بووە و ناخۆش خواردنی خراپە خۆین هیچ جوڵەوەرچێکشمان نەما ناوەڵە کەی سروشتی چی سروشتی کووە هەیە ئەمانە ئەم خواردانە بۆ نمونە سەر و پێیان بڵێ ئەم خواردانستانیانە لە وەرزی دیکە ئەو تام و لەزەتەی نییە بۆ لە وەرزی بارانباری هەر گۆشتەکەی ئیسەیش چون دابەسێ و شتی نی ئەدەنێ کیمیایی و ئاو شتانەیە دەنێ هەر گۆشتەکەیشی خۆشنی وەکو گۆشتی ئەو سروشتیە نییە کە بە ویاڵانەوە لەوەڕاو بەدەمی خۆی ئەو قەدیم ئەو حیوانەوە کوتۆڵی هەر لە دایکە بوو شتی سروشتی و خاکەیە خوار هەتا و کاتێ سەر باڵێ شتی سروشتی خوارد ئێستا هەمووی مەواد و شتی کیمیایی دەنێ هەمی دابەسێ هەروەکو مریشکەکە وایە خۆم هەچی خوا نیعمەتی داناوە لەسەر عەرزە ئەوەی نیعمەتی خوا بێ ئەی خۆم ئەوەی نیعمەتی خوا بێ ئەی خۆم هیچ کێشت نییە هەرچی بێ هیچ کێشەیەکم نیە لە هیچ خواردنێکە لەنا ئەو کوردەواریەکانە چ شتێکت حەز لێ والله هەموو خواردنێ خۆشە قەزمەوەی بۆن تۆیسە برسیتەوە لەسەر سفرەیەک دانیشتووی دەست بۆ خۆین نیسکێنە خۆین ترخێنە خۆین گورەوەڵا دۆخاوە دوێنێ نیانە ئەویژە خۆم خواردنی ئێستا جیاوازی هەیە لەگەڵینی کاتی خۆی جارە زۆریش ئەو تام و لەزەتەی لە خواردنی ئەو سایە بوو ئێستا هەر نییە باشە بوو چییە شتەکە گۆڕاوە سروشتی نەماوەیان کاکە مەناخەکە گۆڕاوە زەوی و زارەکە عەرزەکە گۆڕاوە خێر و بەرەکەتی خوا گۆڕاوە گۆڕانکاری تیاکراوە ئەو نیعمەتەی ئەو ساهبوو ئەو خەڵکە پاکەی ئەو ساهبوو ئەو عەرزە پاکەی ئەو ساهبوو بەخوای ئێستا عەرزەکەش بیست بووە پەیوەندی بەوە نیە ئێستا خەڵک تا ڕادێک وەزی لە جاران باشترە زوو ئەم شتانە خوا بۆ ئێستا تام و لەزەتی لێ نابە نە هەر خواردنەکان تامیان نەماوە ئەزایشی ئەو لەزەتی ئەو سا لە خواردنا هەبوو لە برنجا هەبوو لە گۆشتا هەبوو حتا گۆشتەکەش و تامی و سای نەماوە جیاوازی زۆر هیچ شتێکی تامی بەخوا سەوزەی سەوزە ئاسایی خۆ تۆ تەڕەتیزە خۆزان تامی تەڕەتیزایە دەست کەرەوەست خۆزان تامی کەرەوزایە نایە سروشتیان لە ئەینە سروشتەکەی خۆیان دەرچوو هەمووی چونکە ئازایشی کاکە ئێستا خەڵکەکە فێری فڕوفێڵ بۆ کیمیایی بەکارێنان و ئاشقاڵدا و دەرمان لە خواردن مەسلەی بۆ نم برە بە ئەو جۆرەشتانیشانە کرد جاران ئەوانش گۆڕاوەیان زای چۆنە خۆ مرەبار لە چی دروستەکرێ کاکە هەر لە میوەها دروست ناکرێت ئەی میوەهاتەکە گۆڕاوە تامەکەی نەماوە مرەباکە شەرە گۆڕێ هەموو شتێک گۆڕانکاران پەری پێستەوشتیشان دروستە کرد هەموو شتێک دروستەکرا ئێستا هەمووی تەزویرە ئەوسەر لە ماواد لە شیری عەسڵ دروستەکرا ئێستا لە شیرە وشکە دروستەکرێت لە کلێنە دروستەکرێت لە هەمووش دروستەکرن تەزویرات لە شیر و لە میوەکە و لە ئارە وەڵا ئارە وەڵا تەزویرات لە هەموو شتێکێکدا هەموو کەسی حەزی لێ گازستانە جیلی تازە ناڵم جیلە کۆنەگاڵ جیلی ئەم گەنجەکان حەزیانی نەوەڵا حەزیان لێنێ بۆ جیلە گەنجەکان ێستا بڵێ دۆی نەبخۆ
یا حەزی لێ ناکە باشە بەس خۆ تۆش بیرنی دێسەش لە جیلە تازەکەی یەکشتی پێ بڵم دوێنێشێکە لە خواردنە خۆشەکان بەمەرجێ بە کڕۆنی کوردی و پیازی بۆ بخڕچێنوی تێیکەی من بیرمە دۆینە لە ئینیشان لە بەرچاییشان خواران بە بەرچایی نا دۆینە عادەتەن بە دووشیەوە خورا بەسەلشی ئایب نەبێ ئەکرا ئاوە و تەڕەکرا و ئەتیادی شەوان نەرمە بوو و خوار شتێکی خۆش بوو و زایدەن بە کوڵاویش وەکو تۆ ڕۆنی کوردی وشتیشان ڕۆن کە دوای نەگە کوڵان دوای ڕۆنی کوردیان بۆ قرچان ئەوەی کە من بزانم ڕۆنی کوردیان بۆ قرچان لەگەڵ پیازە کرد بە سریاویان خوارد شتێکی زۆر خۆش جگە لە دوایینە مەسەلەی بۆ منە خواردنی سەر و پێوانە لە زستانە تام لە زەزی زیاتر نییە لە پێ بڵم سەر و پێ هەموو فەسەیەگە خوێ یەکێکە لە خواردنە خۆشەکان بەڵام ئەتر ئێمەمانە نەسا پێی ناوێرین و تاڵ بۆچی بێنێ ناوێرین ئێستا ئێمە پێی ناوێرین بۆ ئێمە تازە نابێ مەتەمەن ئەنتیا بڕی بۆ ئێمە نابێت نەو خواردنە لە خواردنە ئازیمەکانیش ئازیمەیە تۆ بەیانی بیخۆ ساعە حەو بیخۆ ساعە نۆ برسیتە ئەوە نییە بڵێ وەڵاگە و قوڕ بەڵام سەرویبی جارە نەگەم سەرویبیانە ئێستا بەنی گۆڕاوە ئێستا کاتی خۆی کابراایەگە بوو لەم گوزەرەی ئەمە لە ئەسحابەسی کاگە حەمەی ناو بوو سەرویبیشی لێنە ئێتر شەشی بەیانی نامەیان جەلالی وەساحمەوە هەر دینیەکە یەکسەر تەواو ئێستا ئەو سەرویبی کە بەناوبانگ ئەوەی مەزەرە بڵێنەوەی کە حەمە ساحی ئیتر نازانم سەرویبی لەگەڵ ئەم ڕزگاری ئەحمەبانەی ئەتی سەروبێ نازانم هەنی ئازەکە ئێستا تام و لەزەتی ئەو شتانە گۆڕاوە هیچ خواردێ تام و لەزەتی جارانی نەماوە چونکە عەقڵ هەمووی گۆڕاوە عەقڵ هەمووی گۆڕاوە ئەزەکەم بزانین تێگەی لە خواردن و چێش دروستکردن پاشای وڵات کە دڵی گۆڕی هەموو شتێکە گۆڕێ ئێمە ژوامان لێ هاتووە ئێستا هەمووی گۆڕاوە جاران جگە لەو خواردانە بەسەلەی بۆ نمونە مرەبا و پەنیری پێستە ئەم چۆنەشتیان تۆ لە مەگرە جاران ئەمە ئەم کۆمەڵەشتە نەبوو بڵێن ئێستا خیار دروستەکەن دەرزی لێن دەرزی شووتی دەرزی لێن هەمووی تەزویرە ئێستا لەزەتەکەشی نەما کاکە پەڵپینە مۆسمی خۆی هەبوو دوێنە مەوسمی خۆی هەبوو هەموو شتێ بەخوێ خوێش بە معنە باشە لە ئەسڵان فەسڵان لە فەسڵان ئەسڵان تێگەی هەمووی گۆڕاوە ئێستا ئەمە جاران کان و زستانە خەڵک پیازی یەکڕی لە ماڵۆدایەنە هەموو سەرەکەی قنچکی سەرەکان ئەسووتان بۆیە بەڵێ بۆیە سەوز نەبێت ئێستا چوار فەسڵە پیازەیە پیازەکەش تامەکەی گۆڕاوە ئەم پیازی کوردی لەگەڵ پیازێکی ترا فەرقی هەیە خواردنی ئێستا جیاوازی هەیە لەگەڵینی کاتی خۆی جارە زۆریش ئەو تام و لەزەتەی لە خواردنی ئەو سایە بوو ئێستا هەر نییە هیچ خواردێ تام و لەزەتی جارانی نەماوە چونکە عەقڵ هەمووی گۆڕاوە جاران تەبیعی ویسە هەمووی کیمیاییە ئەوسا شتەکان هەمی کوردەواری خۆمان بوو هەمی وڵاتی خۆمان ئێستا هەمی تۆ ڕۆنێکە بۆیە کەس نازانین لەکوێ خواردنەکە نازانین لەکوێ هەر کاتی خۆی ئەو زەمانە کە خەڵک لە لادیەکان بوو هەر نەخۆش نەبوو دکتۆر نەبوو تا نەخۆش بێت خراپی نەخوارد خراپی نەخوا هەمی سروشتی بوو شتەکە مەگەرسی ژنێکی بڵێن بە تەمەنی زوو ئەو ئیشانە بکەن ژنی گەنجی ئێستا هیچی نایکات کە ئەو نەخۆشانەی کە ئێستا هەیە ئەوسا هەر نەبووە ئەوسا شتەکان هەمی کوردەواری خۆمان بوو هەمی وڵاتی خۆمان ئێستا هەمی تۆ ڕۆنێکە بۆیە کەس نازانین لەکوێ خواردنەکە نازانین لەکوێ ئەوەیە مەسەلە ینی بە جۆرەشتر پەروەردە دەکرا هەرەوەڵا سەمە ئەوسا خۆمان ساوەرمانەکە ساوەرە کوتراو ئەقوڵاو ئەکوتراو پاگە کراو ئەهاڕاو سروشتی بوو ئای سروشتی وەی خۆمان کاتێ ئەو کوڵێن کە خورا خەڵک تەندروستی پێ باشە بوو ئێستا خواردنە خۆی جەوت تێگەچ خواردن دەخوارد چەندە خواردایەتەوە ئیش دەکرە جوڵای ئەی مەسەلەی ئەو خواردانەی کە لە زستانە ها زیاتر بۆ گەرمکردنەوەی لەش بەکارێنرا بۆ نمونە
وەکو ترخێنە و نۆکا و سەر و پێ ئەم جۆرەشتانش جاران باشتر نەبوو هەمی خۆماڵی بی خۆمان بەرەوڵە چاو چی خواردنێک زیاتر ینی بیرت بێ کاتی خۆی کردوتان وەڵی تە خۆی ئێمە ئەوسا لە لادێ بوو هەر ساوەر بوو ترخێنە بوو ئەمجان نیسک و نۆک و ترخێنە تێگە خراپیانە و فەتاح پاشا فتاح پاشا ناوایان بۆچی لێنا وەڵی تە پیانە فەتاح پاشا بە خۆران خواردنی پاشایانە دێتەوە مێوژی تێکرا و پیانەوە فەتاح پاش ئێستا هەمان و خواردانە بەکو شکڵ ئەوانن بەزۆکو تامەکەی نەگۆڕ وەڵی تە خۆی تامەکە بڵێم چی سەخۆ تۆ ئەوسا نیسکەکە هەری خۆمان بوو نۆکەکە هەری خۆمان بوو ئەوە تەقیێنە و شەکە خۆمان دروستمانە کرد ئەوانێ نەوەڵی تە خۆی مە هەمیێمە خۆمان ئەوسا هەمی لە لادێ بوو وەڵی هەتا گۆشیشمان نیەکرد بەس ئێستا لادەکانی خۆمان ناتوان ئەمانە بکەنیان مەسەلە وەڵی لادێکای هەمی تەمەڵ بۆ نایکە ئەجنا بۆ ناتوانێت هەمیە توانێت بەس بۆ نمونە بۆ خەڵکی تورکیا توان بیکەن بۆ ئێرانە توان بیکەن لەوێ هاور دەکرێت بەس بۆ خۆمان خەڵکی خۆمان لێرە فێری ڕەحەتی بوو فێری معاش بۆ نایکەوە جگە لە خواردن بۆ نمونە جاران مرەبا و با بڵین پەنیری پێستە ئەم جۆرەشتانە ژەکرا ئێستا زۆر کەمامان وە لای ئێمە بەزمێ و ژەکرایتر پەنیری پێسەوش لای ئێمە نەبوو ئێوە لا ئێوە چۆن لا ئێمەش هەر هەمان شێوە بوو بەڵام بە زۆری ئێستا دۆری ژنە بینێ ئەو وەختە ژنەکان ئەو دۆریان نەبینی ساوەریانە کرد ترخێنەیانە کرد کورە ماش و هەموو شتێکیان وشکە کرد و بە زستانیان لێنە بەڵام سژنی ئێستا بەخوا زۆرە هیچ ناگە هیچ نازانێ نازانیان جۆرە لە فێری ڕەحەتی بوو ئەگە بشزانن نایکەن وەڵی درەموو بۆ چاو لێگەری ئەوە بۆ ناکە ئەو من بۆ لێوێ بووم من بۆ لە لادێ بووم کەس لە لادێستا دێ ئێمە بڵێن دوانێ 500 ماڵ بە یەک ماڵی تیانی چۆڵ بۆ چۆڵە بەڵام هەر زێوە دێکان هەر زۆر مەگەر سی ژنێکی بڵێن بە تەمەنی زوو ئەو ئیشانە بکەن ژنی گەنجی ئێستا هیچی نایکە کەم ژنە قەدیمیەکان لەو شتانە نازانن گەمانەی گەنجەکانی ئێستا من دایکم تەمەنی 85 ساڵە ئەو خواردنانەی دایکم ێستا دروستیەکە بەڵام ژنانە ئێستا نازانن دروستیەکە نەموو خەریک فێری لەفە خواردن و کورە وڵا بڵێم چی فێری ئەو شتانە بوو جا هیچیشی وەکو خواردنیان یانی زۆربیان تەندروست نین بەس خواردنی ئەوسا بۆ چارەسەریش بەکار هاتوو ئەی تەبعاً جاران گەنمی خۆمانە بۆ ئێستا ئەو گەنمە لەوێ لە تورکیاوە یەک کەس نازانێت چۆنە هەر ئەو هینەی لێەکەنەوە هەمووی شەکری و ئەو شتانەیە چی شتێکتان بیر بێ لە خواردنەکان ئەو کاتە دایک بۆیە کردن وەڵی من بە زۆری چاوەر بوو ترخێنە بوو ماش بوو دۆینە بوو ئەوانە بوون لەزەتان لێ بر ئەرە وەڵا پێم وایە تەمەنیش دۆرە بینێ بۆ تەمەن خی گەورە کە ئەو لەزەتە کە بە ئینسان هەمووی بە عەدەد ئەیاتێ تێگەی کە من مەسەلەم تەمەنم گەشتە ئەو تەمەنەمینەم نەماوە ئەو تامانم نەماوە مەسەن جاران سێوەکە ئالێوە لە تەکرد لێ بۆنی دەبیست ئەوانم بۆنەمە کەمە بێتەوە تام کەمە بێتەوە ئێستا بۆنی هەر نییە هەر نیەتی ئەمە هەمووی کیمیاوی بە کیمیاوی بەخەویەکان ئەڵێ خیاری خۆمان ئالێوە لە تیەکەن بۆ نیەت بەزەوی تر بیتەکەیە دایکت مرەبا و شتیشی نەکرد بۆتان پەنیر وەختم مرەبامانەوە بەس مێوژ و هەرمێ وشکە کرد و بڵێن ئەو شتانە منتیقەیە بوون ئێمە خەڵکی ئەورامان بڵێ خەڵکی ئەورامان دەزڕەنگینیشن بەەوە بەزمانە بوو مەسەلەن مێوژمانە بوو هەرمێ هەبوو زوو ئەو شتانە زۆر بوون مرەبای هەرمی بۆ نەکردن ناوەڵە بەس خواردنەکان لە خواردنەکانە باش خواردنەکان چاک خواردنە زستانیەکان خۆشە وەکو نۆک و نیسک و ترخێنە و گیپە و سەر و پێ و پەڵپینە و نیسکێنە و شۆر بای گەرم و ئەوانت پێ خۆشە و ئەو خواردانە خۆشە بەس ئێستا من دەبی جەنابەت گەنجی گەنجەکانی ئێستا بۆ حەزیان لەو خواردنە کوردەواریە جارانە نیە بەس تۆ جیاواز لەوان حەز لێ ئەم گەنجانی ئێستا بە زۆری حەزان لە خواردنانەیە کە پێڵێن فاسفور خواردنی خێرا وەکو پیزا و ڕۆژە خواردنی خێراوانەی حازرن لە باڵێ خۆ لە ڕووی تەندروستیەوە زۆر باش ئەوەی تەندروستیەوە خراپە و کۆلێسترۆلی زۆری تیا و باش نییە بەس هەتا توانین خواردنە کوردەوارەکانی خۆمان باشترە و سەلامەترە وەکو بیرت بێ قەدیمیشە و خواردنانیان دروستە کرد بۆتان ئەوێ من بەبین بێ من تەمەنم 42 ساڵە سەلامە بی تا گەنجی ماش بەبیرم نایە هەر لە تەمەنی خۆمان ساوەر و شۆربا و گیپە و سەر و پێ و یاپراخوانم ببیێ خواردنی ئەوسا و ئێستا جیاوازی هەیە لە تام و ڕنگ و بۆنە جیاوازی هەیە بەڵێ چونکە سەرچاوەکانی وەکو سەوزۆمیوەکە بەڵێنن سەمادێکی زۆری پێوەکەن ئەوە ئاگاتەوەی کار لەواقا بە تەبیعی پێ ناغا
تامی سروشتی خۆی لە دەزە خەڵکی ئێستا هەمووی بەداخە بۆ خواردنی جار ئێستا زۆری نەخۆشە و بەداخیشە خەڵک ناجوڵێ تەمەڵ بووە خەڵک هەیە چوارە ناو بە سیارا جوڵێ بۆ تەندروستی خۆی سیارە بەکارێنێ و جسمی دەوڵەتم بەیانیان بە پێچم بۆ دایرە و بە پێشەمەوە ئەم بۆ تەندروستی خۆشمان باش سیارسز بەکار کەم بەکارێنم ئەقەر شوێنە دوور بێ بۆ تەندروستی خۆمان باشە ئیسفادت لەو ڕۆیشتن و هاتوشەیە کردەوە کە بە پیاڕۆی ئیسفادەی هەیە ئای چۆن بۆ تەندروستیمان بۆ نەخۆشی کابە ئیسفادت لێ کردەوە باش ئەی وەکو مەسەلەی مرەبا و بۆ نمونە پەنیری پێستە ئەوانە جاران ئەیان کرد زۆر بەلەزەت و تام بوو ئێستا ئەکرێت یاخود نایکەن ئێستاش لە لاتەکان نایکەن بەڵام سعرەکەشی گرانە خەڵکی زۆر نایخوا گرانە کەسە ناتوانێت بیکرێت بەڵێ هەموو کەسە ناتوانێت بیکرێت ئەمە یەک دووەم بە زەحمەتێکی زۆر ئەکاتە شارەکان خەڵکی قەڵازێ و هەورامان وانە ئەوانە جاران خەڵک خۆی هەمووی لە ماڵەوەی کرد تر نەیەکڕی بەس ئێستا خەڵک نایکە کەمینێکی زیاتر شتی معالەباتە ئەخوای قوت و هاوڕ دەکراوە بەڵێ بەس خەڵک زۆر ینی ماسی بگا و ئێرانی و ئەوانە وەڵڵای خۆدانات هەمووی لەبەرچاوە بۆ نمونە کە سەر و پێ و سەروپی هەروازێ بێگەل مەکتاو بووە سەرسکۆ زامانە بۆ چارەسەری نەخۆشیش ئەوانیان بەکارێن خواردنان بەس ئێستا ئەو خواردنە سروشتیانەی جاران ئەو تام و لەزەتی بۆ نەماوە وەڵڵای تامە لەزەتەکە زانی چۆنە چووکمە و هەمووی تەبیعیە نییە و ئەوسا هەمووی خوا پێگەر فسری خۆیان لە مەسا من کاتیوان بەبیریە کە تەماتە بەسەرە چۆسە نەتەبی میوە لە وەرزێکی تایبەتی خۆیان هەمووی ئاوی خۆی بووە ئایباران بوو هەمووی بەرەکەت بوو ئەو سایساوە نەماوە هەمووی کیمیاییە لە هەموو وەرزەکانە هەموو جۆرە میوەیەک هەموو جۆرە سەوزێک هەموو شتێک ئێستا حەز کاتێباری دەبەتت بەفرباریان هەموو شتە هەیە لە بازار ئەو ساوانە بوو بۆی تامە سروشتێکی خۆشی نابێت نایگا تامی ئەوە و میوەی کە بە تەبیعی پێگی نایبینی تۆ بە حەیاتی ئێستا خەڵک زۆربەشی نەخۆشە بەدەست بۆ ئەو شتانەوە کە سروشتی ئەرە وەڵڵا هەمووی نەخۆشی ئەو کیمیاییە چونکم ئەو خواردنەکە ئێستا من بەبیری مێ سەوزێ هاکەزایی چێ سەوزە لە دەستانە دەست نەکەوت تەماتە نەبوو باینجان نەبوو کولەکە نەبوو میوە هەر نەبوو ئەیسا بۆ هەیە هەموو شتێک هەیە هەموو شتێک هەیە هێشتەی جاران هەر نەماندی بوو هەندێشت هەیە بەخواوانێک کە ئێستا من زۆری بیرم نەماوە یعنیەوەی کە من دیومە هیچ تێ لە فەسی خۆیان نەماوە نا تێگەی باش ئەو بۆ نمونە سەر و پێ بۆ سەر و پێی حیوانە ئەویش هەر گۆڕاوە تامەکەی تامەکەی چۆن گۆشتی حیوان گۆڕاوە گۆشتی حیوان کاتی خۆی خان هەبوو ئەم ژێ پردە بۆ خوارەوە شەش حەو خانی تیا بوو ئەمانە دائبەسانە کاو جوانە خۆیان بۆ پیوە کرد ئەو گۆشتەی بتەوە بنجا ئەو باران و سەرما و ڕێوێڕەکەی ئەو کاتە ئەو حیوانە و گۆشتەی تامی خۆشە بوو ئێستا دایم لەبەر ئەم هەتاوە گەرم و ئەم خۆڵ و تامی لەکوێ هەبێ نەوەڵە خەڵکی ئێستا لەبەرەوەی هەرەوەژە خوات هەمووی بە بەردەوامی لە خەسەخانە و نەخۆشخانە ئەرە وەڵڵای نییە لەوانەیە خراپترژی بێت تۆ باشتر زانی چۆنە کەی سەرەتان هەبوو ئەو نەخۆشانی کە ئێستا هەیە ئەوسا هەر نەبووە من کاتی خۆی مەلارایەکم کرد مەلارایشی بەسی وەڵڵای ئەمە خەسەخانی ناوەڕاستە لێرا بوو دەکتی حەبیان نامێت چا بوو ئێستا سەرەتان بە بەردەوامی زیادە ئەرە وەڵڵا دایم هەموو شتێ زیادە کاتێک کە وەرزی بارانبارین و سەرماسۆڵە هاو هەندێک خواردنی تایبەتیان دروستە کرد قەدیمانی خۆ ئەو خواردنە قەدیمانە چی بوو؟ ئەو خواردنە قەدیمانە ترخێنە بوو ماشێن بوو نیسکێنە بوو ئەیتر نۆکاو بوو کەشکەک بوو گەرمە کوتاو کەشکەک ئەو بوو گەنمەیان کوتا و ئێسقان و شتیان تێ کرد ترشا و ئەو نەوەشتانەیانە کرد لە قەدیما خواردانە ئەڵێن کاتی خۆی بۆکو چارەسەریش بۆ نەخۆشوشت بەکاربانجات ماشێن هەر خۆی لە پیاوە گێڕاوەتی لە ئەوروپا چوومەتە لای نەخۆش لای دوکتەر نەقوتێتی با لە هەندستان
ئەو دەرمانم بۆ بێدەمێ کە چوومە تۆ ماش بووە ماشی خۆمان تیوتمە خۆلا ئێمە ئەم ماشەونە زۆرە ئێمە نایخۆین دوکتەر نووسێتی ئەوە چاکە ئەو شتانە هەمووی سیحی بوو هەمووی چاک بوو کەشک لە ناو سوێنەیەکە سوێنە هەبوو زوو هیگڵ ئەیان سیۆ دایکمان سوانەیەکی گڵ بوو ئەیان سیۆ دۆکەیان نەکرد دۆکە ئێوارەی ئەیان کرد بە دۆخەوە لەگەڵ برنجە ڕۆنیان نەکرد بە سەریا ئەیان خوا ڕۆنی کوردی خۆمان بەیانەیەش کەشکەکەی وردەکەی ئەیان کردە ئاو بە چاویان خوار ئەیتر هیچ نەخۆشیە نێمە تام و لەزەتی خۆش لە ئەقڵان نەبوو ئەو کاتە هەچی شتی ئەو کاتە بۆ میستی هەبوو ئێستا تۆ بۆن منە بڕێ بگەڕێ و جۆرە کەشکە دەست ناکەوێت هەیە بەس ناکرێ نایخۆن کوڕی ئیسە نایخوا کچی ئیسە نایخوا گەنجی ئیسە نایخوا جنابەرەوەڵا هەیە زۆرە ڕێی تۆ ئەم نەخۆشیێژ ئێستا ئەم نەخۆشی و تەمەڵی گەنج و خەڵکی خۆمان بەدەستێوەڵیان لێنێ هیەوە نیە ئەو خواردنە سروشتیان ئەو خواردنێ نەماوە ئەو خواردێ سروشتیە ئەنجارە ئیسە شتی بەسەر چوویەنن بۆ ئەو خەڵکە و خەڵکایەنە دەرخوارە و خەڵکەی خوا ناو شار هەمووی بۆ بە دووکەڵی سیارە بۆ بە دووکەڵی مەریدە وەکو دەرۆنیە جەیەکی سابێ و ئەچوینە دەرۆت تا ئێوارە بۆ هەردوو بین کۆڵەدارمانەیە ناچمانێنە ئەو نۆکاوی جاران کە باسی کرد لەگەڵ ئەم نۆکاوی ئێستا فەرقی هەیە فەرقی نەبوو بەڵام ئەو بەڕۆنی خۆمانەیە کرا ئەمجا هەزبێ هەبوو لەو هەردە هەزبێلەی پێڵێن تیان نەکرد ئەو هەزبێلە ئیتر زۆر خۆش بوو هەزبێلە خۆی جۆرەگیەک بوو لە خاک ئێستا ژەیە خۆ ئەو هەزبێلە ئێستا ماڵۆ بیکە نایخۆنەوەن منەی خۆم ڕووکچەکە نایخوا بەڵام ئەو خۆ وەکو هینی ژوایە هەزبێلە هەربی خۆی بۆ نەخۆشی باشە هەچی شتی قەدیمەیە هەمووی چاک بوو هەمووی سێحە بوو ئیتر بۆکو دەرمان وا بوو چونکە سروشتی بوو ینی باران ئاوی باران چۆن ئەو تەشهینێت بەنجەڵێکی دۆیان دانا بە کەوچکی دار ئەمان خواردو پڕە بوو لە مێژە مجارێ دووسێ مێشی تیەکە و مێشەکەمان دەرێ نامان خۆ دە باڵی ئەو مێشە شتێکی پێوەیە سەرەتان و توش نابێ گەرمی خۆی حەدیسێکیشی لەسەر ئەوانێ برا کەوتە ناوی بیکەرەوە ناوی ئای چۆن بە لەبەرەوە باڵی مێشەکە ئەوەکو باسەکەن خوای گەورە شتێکی بۆ داناوە کە ئەو دەرمانێکە وەکو تۆبی خۆی تووشی سەرەتان نابی سەرەتان نەپارێنی هەموو شتی ئەلمی خوای پێە ئەو خوای گەورە هەموو شتێکی داناوە بێ حکمەتێ نییە بۆ کەم دنیای ڕۆژنیە دروست کردو وەردی سەرماوسۆڵە و بە تایبەتی لەم سەرەتای پاییزە خەڵک لە کوردەواری کۆنا خەریکی دروستکردنی تەڕەساز و ترخێنە و ئەو بابەتانە ئاین تەڕەساز کاوێ بە ترخێنە ئەگەڕان بۆ چەند تەبعی حەو نەوەشتی تایە ترخێنە ئەو نەوعانان هەموو حاضرە کرد و تام و لەزەتی هەبوو تام و لەزەتێکی تایبەتی هەبوو ئێستا زۆر لە شتەکان تایبەتی ئەو تایبەتمەندی نەماوە لەبەرەوە یاخو خواردنەکان کوالێتەکەی وەکو جاران نەماوە ینی ئەو گۆڕاو دەستکاری خواردنەکان کرا تەبعی ینی ئەو خواردنانە وەختی خۆی مەسەلەن لە کوردەواری یا مەسەن تۆ ئەتوی شێلم دەکڕی شێلمی ئەم منتیقەی خۆمان دەکڕی یا مەسەلەن ساوەری خۆمان ئەو کەرەسانەی کە هەمووی خۆماڵی بوو کە تۆ بەکارە دەهێنا ئەو تامون لێزێت و چێژەی تایبەتی خۆیان خاکەکەی خۆمان دەرهات بەڵێ هەموو ئەو شتانە ینی هەتا تەنانەت مەسەلەن سەڵق بۆ نمونە هەر ئەو تەڕانەی کە ئێستا ئەو بابەتە تەڕانە جا هەموو شتێکی لە فەسڵی خۆیان ئەبوو مەسەلەن تۆ ئەگەر لە فەسڵی خۆیان شتی خۆی بخۆی تامون چێژێکی تایبەتی خۆیە بەڵام ئێستا لە هەموو وەرزەکە هەموو شتێکەیە ئەوە دیارە بە شێوازێکی غەیرە سروشتی ئەو شتانە بەرهەمە دێت کە تامەکەشی تامی سروشتی ئەو سروشتیە نییە بەڵێ تۆکو خۆت حەزەکەی لە زستانە ئەو جۆرە خواردانە بخۆی ئایا ئەتخاتەوە بیری ئەو خواردانی جاران یاخود هەر فەرقی هەیە وڵی ئەکوێتەوە سەر کەیبانەکان بۆ نمونە ئێستا من هاوسەرەکەم سەلیقەیەکی تۆزێ ماوە لەسەر ئەو خواردنانە قەدیمیە هەر ئێستا حالیان ئەو شتانە حاضرەکە بۆ ئێمە مەسەلەن بۆ نمونە من ئێستا حالیان بێەوە ناخۆشەم ێوارێ من تەڕەساتم خواردووە ینی ترخێنەوە بەڵێ زۆر سپاسدانەکەم یعنی ئەوە ئەکەوێتەوە سەر کابانەکان کەم تا زۆریش ئەو خواردنانی کە مەسەلەن
ئەوەی پێدروزەکەی بگەڕێ بۆ ئەوەی کە بە شێوازێکی کوردەواری خۆی بمێنێتەوە تۆی کە دوێنە نردووە بۆ شتانە بیکڕی ئەبێ بڕۆی سروشتەکان دۆست ئەبێ بەڵێ ئەستا بۆ نموناچیتە بەربەلەندەکە بابەتی ئەوەی لێ بۆ نمونە هەر لە لای وتێل فەرەحەوە ئەو منتیقەیە بابەتی کەرەسەی تەڕەسازی لێە کەسێکی وەکو تۆ لەبەرەوەی ئەو شتانە ناسی بڕۆ یەکسەر زانی کامە سروشتی بەس ئەوانەی بۆ نمونە جیلی ئێمە با بڵێ ئەو شتە سروشتیان ناناستنەوە لەبەرەوەی هەر نەمابینەوە هەر هاتوین یەکسەر ئەم پەروەردەکراوانە ئەمانەی کە وەکو تۆ لە وەرزی خۆیانە من ئێستا ئەگەر مساوەرێکی نەوڕەت بێنم مساوەرێکی تورکیا ئێرانی بێنم ئەوانە بەڵام تۆ گەر ساوەرێکی خۆماڵی کوردەواری خۆ بێنی بیکەیتە ناو تەڕەسازەکەەوە ئەو شتانەی کە ئەو کەرەسانە بڵێ جاران مرەبا و مەسەرەی پەنیری پێستە ئەو شتانەشان نەکرد هەر تامولەزەتێکی تایبەتیە بۆ مرە هەموو ئەو شتانێکەوە ئەکەوێتەوە سەر تەلیقەی کەیبانۆکە هەر بۆ نمونە مرەبای هەنجیر مرەبای هەنجیر تۆ ێستا لە فەسڵی هەنجیرەکەیەتە سەرەوەی هەنجیر پێشەوەی پێبگا هەندێک هەنجیر هەیە تۆ زێڕەقە ئەوانە مەسەلا ئەوە ئەکەوێتەوە سەر لێزانینی کەسەکان مەسەلا ئەوە لەو کاتە ئەیکەیتەوە ئەینیتەوە ماڵەوە بۆ نمونە ئەیکڕی یا ئەویش ئەو هەنجیرانی کە ئیتر خۆی خۆلاسەیە لە منتیقی خۆش بۆ مرەبا خۆشە بێ سیرەکەی لە منتیقی خۆتانە بۆ نمونە من کەسوکارم هەیە لە قەرەچەتان کەسوکارمانەیە لەوێ مەسەلا هەنجیری قەرەچەتان مەشهورە ئێمە لە کاتی ئەو کاتە مەسەلا خێزانم ئەچین ئەو هەنجیرانە ینی ئەکەین بە مرەبای هەنجیر مرەبای تایبەتتانەیە لە ماڵەوە وەڵا ئەیکەین بەڵێ یعنی مەقسەدم چییە ئەوە کەوێتەوە سەر کەیبانی چۆنێتی دروستکردنەکەی و کەرەسەی بەکارهاتوو ئەوژنا قەدیمیانە خواردنی تایبەت دەزان لە زمانی ئێستا بەدا قەدیم نییە بەڵام ئیترەوە نییە هەموو شتەکانی قەدیمی لەلایە ئەزانێ مەسەلەن بۆ نمونە وەختی خۆی ئەوەی دیوە چۆنیان کردووە یا مەسەلەن ئێستاش عیب نییە مەسەلەن لە خۆی بەتەمەنتر ئەپرسێ ئەو شان خواردنی ئێستا جیاوازی هەیە لەگەڵینی کاتی خۆی جارە زۆریش ئەو تامولەزەتەی لە خواردنی ئەو سایە بوو ئێستا هەر نییە هیچ خواردنی تامولەزەتی جارانی نەماوە چونکە عەقڵ هەمووی گۆڕاوە جاران تەبیعی بیسە هەمووی کیمیاییە ئەو ساک شتەکان هەمی کوردەواری خۆمان بوو هەمی وڵاتی خۆمان ئێستا هەمی تۆ ڕۆنێکە بۆیە کەس نازانین لەکوێ خواردنەکە نازانین لەکوێ هەر کاتی خۆی ئەو زەمانە کە خەڵک لە لادیەکان بوو هەر نەخۆش نەبوو بۆ دکتۆر نەبوو تا نەخۆش بێ خراپی نەخوارد خراپی نەخوا هەمی سروشتی بوو شتەکە مەگەرسی ژنێکی بڵێن بە تەمەنی زوو ئەو ئیشانە بکەن ژنی گەنج ئێستا هیچی نایکات کە ئەو نەخۆشانەی کە ئێستا هەیە ئەوسا هەر نەبووە هاوڵاتیان ئەڵێن کاتی خۆی کە وەرزی سەرماسۆڵە و بارانباری نەهات ئێمە پێشتر ئامادەکاریمان کردبوو بۆ نمونە ترخێنیان وش کردبوو یاخود دۆینە و ئەو خواردانەی کە تایبەت بوون بە وەرزی سەرماسۆڵە ئامادەکاریان بۆ کردبوو وشیان کردبەوە کە وەرزەکە هات لە ناو خواردنە بەکاریان هێنا وەکو با بڵێن دۆینە یاخود ترخێنە یاخود سەروپێ یاخود نۆکا و نیسکێنە ئەوانە کە کاتی خۆی زۆر بەکارێت بەڵام ئەڵێن جیاوازەکە ئێستا ئەوەیە جگەلەوە ئێستا جیلی تازە و گەنجە تازەکانی ئێستا تااقەتی و خواردنانیان و حەزیان لێ نییە ئەوەیشی کە ئەوێ بیکە لە سروشتەکەی خۆی دەست ناکەوێت هەر لە ئەو گۆشتێکە لە حیوانەکە یاخود ئەو خواردنەی کە دۆینە و با بڵێن گەرم و ترخێنەکەی لێ دروستەکرێت لە سروشتەکەی خۆی چۆتە دەرەوە بۆیە ئەو تامولەزەتەی جارانی وەکو خۆی نەماوە کە ئەمە جوای کردووە کە شتەکە لە سروشتی خۆی دەرچوت ئەو خواردنە لە سروشتی خۆی نەمێنێتەوە بۆ تەندروستی لەشیش باش نابێت کە بە پێچوانەوە کاتی خۆی ئەو خواردانیان بۆ چارەسەریش بەکارێ ناو بەڵام ئێستا وەکوڵێن لەبەرەوەی سروشتی خۆی نییە نەک چارەسەر ناکە بگرە ڕەنگە بێتە هۆی نەخۆشی و کێشش بۆ تەندروستی دروست بکەن ئەمە سەر ڕایەوەی کە ئەزانین خواردنی ناوبازار بە تایبەتی خواردنی و سوورەکرا و لە ماڵانیشا زۆر بووە ئەوای کردووە کە بەداخۆ تەندروستی زۆر بەمان ئێستا بۆوەنێەوە باش نیت هیواداری هەموو لایەکتان دروست بێ بتوانین خواردنیەک بخۆین کە سروشتی بێ و
چارەسەر بێ بۆ لە ششمان بەنامەم جارم پێشکەش کردم تا بەنامەیەکتر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.